بیناز و خۆشەویست دەم کارتان باش خۆشحاڵین لە بەشی دووەمی پرۆگرامی لاپەڕا بەدیداریەوەی خۆشەویست شاد بووینەوە. ئەمە دەبێتە بەشی دووەم و کۆتایی پرۆگرامەکانی لاپەڕا. دکتۆر گیان زۆر سپاس کە دووبارە هاتنەوە خزمەت بەڕێست و بە کۆمەڵێک پرس و ڕا بەرامبەر بە بەرنامەکەمان. خێر بێنەوە سەرچاوێن. دکتۆر گیان وا دیارە معلومات و بانگراوندێکی باش تێ سەبارەت بە شاعیرانی کلاسیکی کوردی و ئەو شاعیرانێک کە پێشتر نووسیانە لە بواری شعری کلاسیک. بۆ نمونە زمانی نووسینەوەی شعری کلاسیکی کوردی زمانێکی پڕواتا و تایبەتە. ئەو شاعیرە گەورانەی کە ئەو سەردەمە توانیویانە ئەو شعرانە بنووسن چۆن گەیشتنەتە ئەو ئاستەی ئەدەب. خۆشحاڵم دووبارە لە خزمەتانە بم. حقیقەت ئەدەبی کلاسیکی ئەدەبێکی زۆر ئەسیل و تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە. مەسئلەکە هەر وەزن و قافیە نییە لە شعرەکانە بەڕاستی. ئەگەرچی بەندە معلوماتێکی متواضعم هەیە، من اختصاصی من ئوسولی فقهی ئیسلامیە، بەڵام لەگەڵ ئەوەی شاکە بە حکمی ئەوەی کە لە مەدارسی فەقێتیش پەروەردە بووم جگە لە ئەکادیمیەکەوە ئەمانە مەدارسی حوجرەیش اهتیمامێکی زۆر ئەدەن بە ئەدەب، بە علومی بەلاغە، بە زانستەکانی بەلاغە، بە بەدیع و بەیان و مەعان. ئەم سێ زانستەی ڕەوانبێژی بەلاغە لە شعری کلاسیکیە ڕەنگیان داوەتەوە. شعری کلاسیکی سیرەکەی ئیسە خەڵکی بۆ هەڵات لەبەر نەتوانین بوو، نەیەتوانی لەگەڵ شانبەشانی ئەو ڕێچکەیە بڕوا خۆی بەلاهین کرد و وتی من بە شێوازێکی تر شعری حڕدا مەزرا ئەمانە، چونکە بەڕاستی قابلیەتێکی زۆری دەوێت، علمیەتێکی زۆر پێویستە، مەرجی زۆری دەوێت کەسێ بتوانێت شعرێکی کلاسیکی واتادار هەدەف لە بەیتەکە هەدەفێکی تابێت، جا هەدەفێکی ئاینی بێ، ئەوین بێ، سۆز و ئەوین بێت، هەدەفێکی سیاسی بێت، هەدیفێکی نیشتیمان پەروەری بێ، لە چەکامەیەکایە لە نیو چەکامایە لە بەیتێکە جاری وا هەیە واتایەکی زۆر عەجایبی. ئەگەر من شەرحی ئەو بەیتە بکەم بە یەک لاپەڕە بۆم شەرح ناکرێت. سەبەبەکە ئەوە بوو کە پێشتر خەڵکی بەهرەمەند بوون لە پرۆگرامی حوجرەی فەقێتی. هەموو کەسێک تا ئەندازەیەک زانستەکانی علومی نەقلی و عەقلی ئەخوێند. ئێستا علومی عەقلی ناخوێندێ، مەنتیقە، فەلسەفەیە، حکمەتە، مەثەلەن علومی لوغەویش وەکو پێویست ناخوێندێت، ئیهتیمامی پێ نادرێ. علومی بەلاغەیش کە ئەو سێ علمەیەکە عەرزم کردن ئەویش ئیهتیمامی پێ نادرێت. لەبەرەوە لە بەیتێ شعرا مەگەر کەسێک چاو لە ئەدەبی کلاسیکێک کە بکە، ئەدەبی ئەسیل و ڕەسینی کوردی بکات، چاوی لێ بکات، کەمێک تاموجێشی تیابێ، ئەگەرنا ئەی خوێنیتەوە هیچ وەکو شیوێکی بێخوێ هیچ تامێکی تیان نییە. لە ئەدەبی کلاسیکیە سڕی نهێنی نەجاحی ئەدەبی کلاسیکی ئەوەیە کە وەکو دەگوترێت مەشحونە، یعنی پڕاو پڕێتی لە محەسیناتی لەفزی و معنەوی، یعنی هەرچی زانستەکانی بەدیع هەیە تیا بەرجەستە بووە، یعنی ئەگەیان حتا مەسائلی منطقی تایە. مثلا محویە فەرمێ قەضیە مانع الجەمعە، تەرکی توانەکەم تەرکی هەموو دنیانەکەم چی بکەم، ئەی خەڵکی سوزانێ مانع الجەمع چێ، مانعة الجەمع چییە ئەگەر منطق نەزانێ. قەضیە دوو بەشە، بەشێکی مانعة الجەمع، بەشێکی مانعة الخلوة. يعني قەضیەکە فەرمێ مانع الجەمع نابێ، ئەبێ ناتوانم جەمعی ئەم دوانە بکەم، جەمعی دنیا لەگەڵ جەمعی ئاخرەت، یا ئەبێ تەرکی ئەو بکەم یا ئەبێ تەرکی تۆ بکەم، تەرکی ئەویشم پێ ناکرێت کەواتە بێ تەرکی دنیا بکەم. طبعا تەرکی دنیا عنی مەلەزاتێک کە بەرەو شەهوەت و بەرەو انحراف ئینسان بەرێ، نەک تەرکی دنیا کە مەزرعی ئاخرەتە. مثلا کێ ئەتوانێ وەکو نالی لە یەک بەیتی شعرا شعرێکی سیاسی عقلانی متزن بەرجەستە بخات بەبێ ئەوەی کە هیچ تەکەلوفێک، چکە خۆی شارەزا بووە،
مثلەن ئەفەرمێ تەشبیهی پادشا کردوێتی بە کەسێک لە شوێنێکی بەرزە عاسی بوو بێت، لە شوێنێکی بەرزە عاسی بوو، نە ئەوەیە بتوانێت بەرەوە ئاسمان بڕوانە ئەوەیە بێتە خوارەوە دابەزێ لە شوێنەکەی خۆشی تەمەنا ئەکا کە قەت نەچوایەتە ئەو شوێنە، چکە هەر ئەوەندە خۆشە چوویتە ئەو جێگەیە دواتر هیچ خۆشیێکی تیان نییە، بەڵکو دایمە تۆ لە مەشاقیل و کێشە و گرفت و دایمە پادشا ترسی ئەوەی هەیە ئینقلابی بەسەرا بکرێت، دەرمان خوارد بکرێت، چی بکرێت، لەبەرەوە یەک لەحظە دڵی لە ئیسراحەتان نییە. ئەم مەشهەدە ناری لە بەیتێکە کۆی کردوتەوە، ئەڵێ سەراپای گوارە زەردی ترس و لەرزە کەوا عاسی بووە لەو جێگە بەرزە. ئەڵێ سەیری گوارە مەکە کە گوارە بە گوێی ئافرەتەوە زەردە و ئاڵتونە، لەبەر ئەوە نییە کە ئاڵتونە، لەبەرەوە زەرد هەڵگەڕاوە لە ترسی ئەوەی کە سەیری خوارەوە دەکات درسێ بکەوێتە خوارەوە، لە ترسی ئەوەی نەکەوێتە خوارەوە زەرد هەڵگەڕاوە. ئەڵێ کەسی سیاسیش پادشا و دەسەڵاتدار و ئەمانش وەکو ئەو گوارەوان کە زەرد هەڵگەڕاون لەحظەیەک دڵیان لە ئیسراحەتانی حقیقەتیش تەجربە ژیان وایە. مەثەلەن کەس لەوەتی خوای تەعالی ئەم دنیای خەڵق کردو، هیچ پادشایەک ئیسراحەتی نەکردو. جا مەبەستم یا مەثەلەن مەولانا خالیدی نەقشبەندی ڕەحمەت الله عەلەیه لە بەیتێکی شعرا بە فارسی باسی ئەوە دەکا، فەرمێ پا بە خاک ئاهیستەنێ خالید کی ئین خاکی سیاه، یعنی کە ئەڕۆی بەڕێگا بە هێواشی پێ بنێ بۆ ئەرزا خالید، چکە ئەو خاکە ڕەشەی کە ئێستا تۆ پێی پیادەنیت و ئازاری خاکێکی ڕەشە، ڕەنگە ئەو جێگە پێی تۆ لە ئەسڵا ماڕوخسارێ بوو بێت بۆتەوە بە خاک و بزانە تۆش نەتیجەکەت ئەوەیە منها خەلقناکم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى، کە ئەڕۆی بەڕێگا بە ئاهیستە و بە هێواشی پێ بنێ بەسەر زەویە بە فیز و تەکەبر و عەزەمەتەوە، ئەوە ئەدەبی عیرفانیە. یعنی ڕێز لە خەڵک بگرە، خۆیش بە هیچ مەزانە، خەڵک لە خۆت بە باشتر بزانە، تەکەبر منوێنە بەسەر ئەو ڕووی زەویە، خەڵک نەبینی لوودبەرز مەبە، چونکە ئەمڕۆ نەبێ بەیانی هەر ئەدهێنەوە مزگەوت و خۆش بێ و ناخۆش بێ هەر دەدهێنەوە مزگەوت، وانە کە دوای من نەتیجەی دوای مزگەوتیش چییە؟ دفن و کفن و تەرتیباتە، هەر لە ئێستەوە خۆ ئامادە بکە ڕۆد هەبێ بچیتەوە ناو ئەرزەکە، چکە ئەرزەکە تۆ کەسێک وەرناگرێت تەکەبورێ بەسەرا کردبێت، کەسی متەواضعی پێخۆشە. هەموو ئەم شاعرە کلاسیکیانە مەسەلەن یا شێخی بیارە لە چەکامەیەکە فەرمێ باسی دنیاکە، فەرمێ دنیا دەنی و مخەنەسە خەڵکی ئەخاتە وەسوەسە مەگەر سەخیف و ناکەسە کە کەس بەخۆی ڕەجاڵەکە، فریوی مەکری ئەو مەخۆن خەمێ لە حاڵی خۆ بخۆن، ئەوەی کە ژیرە چۆن ئەچێ بە جیفە خۆی ئەوە دەکا خۆی تێرەکە. ئەوە ئیشارەتە بۆ حەدیثی پێغەمبەر صلی دنیا جیفەتون طالیبوها الکلاب، ینی دنیا هیچ نییە، ئینسان بۆ خۆی شەرمەزاری خالیقەکەی بکە و شەرمەزاری خەڵکی بکە. پاشان ئەفەرمێت نەتیجەی ئەم هەموو هەوڵ و تەقەلا کە خەڵکی دەیدا بۆ دنیا هەڵبار هەروە جێی بێڵێت. بەڕاستی عوثمان بە تۆ خەریکە بۆت، خۆیە فەرمێ عوثمان بە تۆ خەریکە بۆت کە خۆت نەخەیتە بەند و کۆت، حەشرە هەموو کەسێ لەوێ حاشا لە مڵک و ماڵەکە.ڵێ خۆزگا دیرهەمێکم نەبات چکۆم محاسبەی لەسەر چۆن پەیات کرد لە چیا سەرفە کرد، ئەگەر فەقیر بێ هیچی بنیە محاسبە نیە بۆ باشتە، ئەمە دەوڵەمەنەکە لەکوێت چۆنت پەیدا کرد بە ڕێگەی شەرعی پەیدات کرد و لە چیشا سەرفە کرد. جا لەبەرەوە هەموو یەکێک لەمانە حتا ئەوانەی کە شوعرای مەسەلەن شێخی سعدی کە بە ئەسڵ ئەویش کوردە بۆیە باسێکم، ئەویش خەڵکی لە ئەسڵا خەڵکی جوانڕۆیە ڕۆژهەڵاتی کوردستان. مەسەلەن لە چەند بەیتێک کاشتی زۆر ئەڵێن نیکۆیی با بەدەنکردن چونانەست کی بەدکردن بەجای نیکمەردن، ئەڵێ باشەکردن لەگەڵ پیاوی خراپە وەکو چی وایە، ئەنی پیاوێکی خراپی زاڵم هەیە تۆ بی بە کۆیلەی ئەو وەکو چی وایە، وەکو وایە خراپە بکەی لەگەڵ پیاوی باشە، هەردووکیانە خراپە، چاکە لەگەڵ پیاوی خراپە وەکو خراپە وایە لەگەڵ پیاوی چاکە. یا ئەفەرمێ مەزەن بێ تەئەمول بە گوفتار دەم، نیکۆگۆیی گەردێرگۆیی چ غەم، ئەڵێ دەم مەدە لە شتێک بەبێ ئەوەی کە تۆ تەئەمولێ لێ کردبێت. تەئەمول ینی بیرکردنەوە، ئینسان بێوێ قسە لە مەوزوعێ بکە پێویستە تەواو بیری لێ بکاتەوە بەبێ تەئەمول و مقدمات مەچۆ ناو مەوزوعێک.
خۆ ئەگەر درەنگ قسە بکەیت و چاک بڵێ هیچ غەمە توش ناوێت ئەمما ئەگەر زۆر قسەت کرد و باشت نەوت وانێ ڕب بە کەلیمەتین قەتەلت صاحبە. ئەی بەشێک لە شاعیرانی کلاسیکی کوردی زۆر بایەخیان بە خۆشویستنی خوا و پێغەمبەر و ئاینی ئیسلام داوە صلی الله عليه وسلم. ئەمە تا چەند بلاد طبعا ئەتوانین بڵێن هەمویان هەر لە عشقی حەقیقیە شتیان گوتووە. دا معلوماتێک هەیە مامۆستا جەمال حەزەکەم عەرز جەنابەتی بکەم. خەڵکێک وا دەزانێ مەسەلەن کە هەندێک لە شاعرانی ئەدەبی کلاسیکی کوردی کە باسی زوڵف و ئەم شتانە لە ینی ئافرەتە و ئەزانن ئەمە حەقیقەت ئەم غەزەلە مەجازیە و ئەزان حەقیقیە. دوو تەویل هەیە بۆ ئەمەی ئەمانە یا بەعزێکیان لە سەردەمێکی فەقێتی گەنجێتیە ڕێکەوتووە مەسەلەن غەزەلێکیان وتۆ بەسەر ئافرەتێکا ئەوە سەردەمێک بۆ دواتر کە نزوجێکی فکری و عەقڵانی لە عشقی مەجازی و گواستویانەتەوە بۆ عشقی حەقیقی. بەڵام ڕاجح ئەنی حەقیقەتی مەسئلەکە ئەمەیە کە ئەمانە عاشقی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم، عاشقی خوای تەعالی بوون. مەسەلەن عشقی حەقیقیان لە قەلبا بووە، عاشقی مرشیدەکەی خۆیان بوون لە ڕێبازی تەسەووفا. طبعا تا ئینسان ئەو کەسەی خۆش نەوێ ئاوێتەی نەبێ وای لێ نەیەت کە چی بۆ خۆی پێخۆشە بۆ ئەویش پێی خۆش بێ کە ئەوە پێ ناوترێ خۆشەویستی ئەبێ وەکو شاهی نەقشبەند لە هینێک لە عیبارەتێکی دەفەرمێت طریقەت ئێمە سەراسەر سوحبەت است، طریقەتی ئێمە طریقەتی نەقشبەندی سەر تاپای لە سوحبەتەوەیە، لە هاوڵایەتی هەڤاڵایەتی تۆ صاحبی ئەو بە ئەو صاحبی تۆ بێ، مصاحبەی یەکتر، ڕەفاقەتی یەکتر. سوحبەتیش نابێ هەر لە سوحبەتا بمێنێتەوە تەنها ئەو برادری منە ئەوش برادری توێ. سوحبەت دەرجەمعیەت ئەبێت جارجار بگەن بە یەک ئەم صاحب. ئەگەر تۆ ئاگال لەو نەبێ ئەو ئاگای لە تۆ نەبێ جەمعیەتێک پەیدا نەبێ سوحبەت بەتەنیا کاریگەری نییە. معقول نییە تۆ صاحبێکە هەیە 4 ساڵ جارێ نەیبینی ئۆکەی صاحبە، نە تۆ ئاگات لەو بێ نە ئەو ئاگای لە تۆ بێ، نە تۆ ئاگات لە خۆشی و ناخۆشی ئەو بێ نەوە ئاگای لە خۆشی و ناخۆشی تۆ بێت. بۆیە فەرمە سوحبەت دەرجەمعیەت، جەمعیەت دەرئولفەت کە کۆش بوونەوە ئەم کۆبوونەوە ببێتە سەبەبی ئولفەت و مەحەبەت، نەوەکو خوا نەخواستە بێتە سەبەبی نەفرەت و ئەوە. ئولفەت دەرهەمە دیگەر فەناشودەن. ئولفەتیش چی بێ؟ وای لێبێت لە مەحەبەتی یەکتریا بتوێنەوە لە مەحەبەت، یعنی هەرچی بۆ ئەوی بۆ خۆی پێخۆشە بۆ ئەوی پێخۆش بێ. برادەرەکەی حەز بکە بچن پیاسەیە بکەن بەر لەوەی ئەو تەکلیفی لێ بکە ئەم ئیستیجابەی هەبێ. حاڵی عەرزم هەی زانی بە حاڵی ئەو برادەرەکەی زانی بە حاڵی ئەو لە پشێویایە یارمەتی بدا. یعنی ئەگەر تۆ لە پشێویە لە نەهامەتی یارمەتی برادەرەکەی خۆت نەدەی کەی صاحبە ئەوە وانە؟ ئەمە تقریبا ئەم ئامرازێک نییە یاخود با بڵێن زمانێک نییە بۆ دەربڕینی عشقی حەقیقی. چکە تۆ ناتوانانی وەصفی خوای تەعالی بکەی ئیلا بۆ شتانە نەبێت کە لە کتاب و سوننا هاتووە. بۆ دەربڕینی عشقی حەقیقی بە ئامراز و بە ڕێچکەی عشقی مەجازی دەریان بڕیەوە، چکە زمانێکی تر نییە بۆ عشقی حەقیقی، مەجبور پەنایان بدۆتە عشقی مەجازی بۆ دەربڕینی عشقی حەقیقی دەرونی خۆیان. بێخود مامۆسای بێخود مەلا مەحموودی شاعر رحمة الله عليه مامۆسا مەلا مەحموودی موفتی بێخود کە قازیش بووە لە کاتی خۆیان طبعا عاشقی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە چەکامەکەیە لەو ڕۆژەوە ڕۆشتووە تۆراوە دڵی من وانە ئەوە کردویانە بە گۆرانی خەڵکیش نازانن کە ئەمە لە عشقی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەمەی گوتووە. لە ئەخیرا سەیری کە چەند ئینەگەزی لە کۆتاییاڵێ وەمزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من معلوم چووە بە خزمەتی سالاری مەدینە وەمزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من بە دوای دڵی خۆیان ئەگەڕێ نە لە شاخە ئەیبینێتەوە نە لە شارا و نە لە کۆساڵان و نە لە دەشتا ئەیبینێتەوە و ئەگری بۆ دڵی خۆی ئەڵێ فەوتاوە و چی لێ هاتووە وەی هاوار دواتر سیرەکە دڵی لە خزمەت ڕەسوول الله صلی الله عليه وسلم. جا حەقیقەت لە نەتیجەی شعرەکانە دەرەکەوێت مەسەلەن عشقەکە مەجازیە حەقیقیە
ئەبێ ئەو کەسەی کە چەکامەیەک دەخوێنێتەوە سەیری ئەوڵ و ئەخیرەکەیشی بکات ئەو سادەرەکەوێ ئایا ئەمە عشقی مەجازیان نا ئەوەش بزانین عشقی حەقیقی عشقێکی مەجازی ئەوێت یعنی دڵنەرمیەکی دەوێت ئەم کەسە ناتوانێت داوای عشقی حەقیقی بکە بەبێ ئەوەی کە میهرەبان بێ قەلبێکی میهرەبان و ئەویندار و ناسکی هەبێت جا عشقەکە بۆ ڕێەکەوێت بۆ دایکی بێت بۆ خێزانی خۆی بێت بۆ نیشتیمانەکەی خۆی بێت بۆ ماڵ و منداڵی خۆی بێ کوڕ و کاڵی خۆی بێ ئەبێ خۆشەویستی ئەم مەجازە تۆ ئەگەێنێتە خۆشەویستی حەقیقە دوورتەوردە ئینتیقالەکە دەگوازرێتەوە بۆ عشقی حەقیقی ئەمە کە کەسێ دڵێکی وەکو بەردی هەبێ قەت ناتوانێت بگاتە عشقی حەقیقی لەبەرەوە سێرەکەی ئەصحابی پێغەمبەری صلی الله علیه و سلم لە عشقی مەجازیەوە دەستیان پێ کردو بانەت سوعاد قەسیدەی بانەت سوعاد کەلیمەی سوعاد بەکارێنێ لە ئەسڵا مەبەستی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم لە نێوەی شعرەکە قەسیدەکە سەد و ئەوە نەبێتە لەوێ فەرمێ إن الرسول لنور يستضاء به مهند من سيوف الله مسلول دەرەکەوێت کە ئەمە سوعاد مەبەستی ئەوەیە سوعاد نییە مەبەستی پێغەمبەری خوایە بەڵام بە سوعاد دەرێبڕێت دکتۆر جان هۆکار چییە کە لە چەند ساڵی ڕابردوو لە پێشەنگەکانی کتێبی نێودەوڵەتی زۆرترین و پڕفرۆشترین کتێبی ئاینی بووە کە سەرژمێریان بۆی کردووە و ئێستاش من بە دووەداچوونم کردووە لە کتێبخانەکانی ناوشاریش بە هەمان شێوە هۆکاری ئەمە چییە؟ ئەوەڵەن میلەتی کورد میلەتێکی موسڵمانە ئاینی پیرۆزی ئیسلامی خۆش دەوێت حەزەکە هەر کتێبێک کە دەرەچێت لە جیهانی ئیسلامیە ئەوانەی ڕۆشنبیرن حەزەکەن مطالع بن بەسەریان چونکە ئاینی پیرۆزی ئیسلامی بەخواهشت وەرگرتووە یعنی بە اختیاری خۆی وەرگرتووە بەبێ هیچ سانسۆر و زەخت و فشارێک کەوەکو هەندێک تەرویجی بۆ دەکات کە ئەسڵ و ئەساسێکی نییە بە اختیاری خۆی هاتوتە ناو ئاینی ئیسلام و ئاینی ئیسلامی وەکو ڕزگارکارێک لە زوڵمی ساسانیەکانی فارس و بێزەنتیەکانی ڕۆم وەکو ڕزگارکارێک ئاینی ئیسلامی وەرگرتووە لەبەرەوە حەزی لە ئاینی تێگەشتنە لە ئاینی ئیسلام ئەو هەرجی لێک دێت حەزی لەو بەرهەمانەیە کە نووسەرانی مسلمانان لە عالەمی ئیسلامیە و لە کوردستانە مەسەلەن دەری دەکەن ئەمە سەبەبی یەکەمی ئاڵوودەبوونی تاکەکانی میلەتی کوردە بە ئیسلامەوە و خۆڕۆشنبیرکردنە لە سەرچاوەکانی ئیسلام دووهەمیش دیعایەکی زۆر لەسەر ئیسلام هەیە چاواشەکاریەکی زۆر پەیدا بووە بۆ سەر ئیسلام بە واستەی ئەو جۆرە بیر تۆنڕەوانەی کە پەیدا بوون بە ناوی ئیسلامەوە هاتوونەتە ساحەکە و ئیسلامیش بەریەلیان ئەمەش کاریگەریەکی وای هەبووە کە خەڵکی لە حەقیقەتی بۆ چوونی ئەوانە تێبگا کە شێوازێکی نادروستە ناتەبیعیە چکە دەرچوونە لە خەڵی اعتیدال بەشێکی تریش دیعایە هەیە لەسەر خودی ئیسلام ئەفکاری منحریفە هەیە و خەڵکێک هەیە مەثەلەن تەبشیری بۆ دەکات خەڵکێک هەیە دژی ئیسلام قسە دەکات مؤتەمەرات ئەبەستێ لە دژی ئیسلام جاری وا هەیە لەم لاو لە لێرە و لەوێ نەدوەیەک یا ڕیپۆرتاژێک یا قسەیەک ژەهرێک دەڕێژێ بەرامبەر بە ئیسلام کە ئەو پەڕی ناحاڵی بوونیەتی لە ئاینی پیرۆزی ئیسلام چکە گەر نەختێک حاڵی بووە ئەم میلەتە 1400 ساڵە مسلمانە لە شانزەی کۆچیەوە ئەم میلەتە مسلمانە حتا ئەمڕۆ مامۆستا جەمال سەیری کوردستانی گەورە بکە بزانە کەسێک لە پێشووە تا ئێستش کە پێ عەرزم کردی ئەدەبی عرفانی وەختێک لە ناوا بوو زیاتر مەسیحیەک دەرکراوە یەهودیەک دەرکراوە جوویەک یەزیدیەک هیچی پێ گوتراوە هەمووی بە ئاشتەوایی ژیاوە لەبەر ئەوە ئیسلامەکەی لەسەر چاوە دروستەکە و بە شێوازێکی میانە ڕەوی و اعتیدال وەرگرتووە کە لە ڕێگەی ئەهلی تەسەووفەوە بۆ و مەذهبی ئیمامی شافعی کە مەذهبێکی معتەدیلە بەڵام فکری نامۆ کە دێت ئەم شتانە دژی ئەم شتانە حتمما توندوتیژی دێتە بەرهەم کە توندوتیژ هاتە بەرهەم کەسی بەدڵ نییە ئەو مسلمانەکەی بەدڵ نیە تەکفیرێکە تەفسیقێکە تەضلیلێکە بە کافری دەزانێ جاتۆ ئەتەوێ یەهودی و نەسڕانی و یەزیدی و ئەمانەی بەدڵ بێ نەخێر ئەوە سەبەبێکی تر جا خەڵکێک ئەمە ئیستیغلالەکەن دژی ئیسلام قسە دەکەن ناڵەن فڵانە کەس قسەکەی غەڵەتە فڵانە بیر ئەم فڵانە نووسەر فڵانە کەس کە
قسەیەکی کردووە بە ئینحراف دژی مەسەلەن ئاشتەوایی گشتی و دژی خەڵک فتوایی داوە و دژی باسی ئەو کەسە بکەن نەڵەن ئیسلام وایە ئیسلام بەریە لەو شتانە وەکو شاعر دەڵێ إذا كان ذنب المسلم اليوم جهله فماذا على الإسلام من ذنب مسلم نابێ ئینسان بەگشتگیر جا ئەوش سەبەبێکی ترە کە خەڵکی ئەوێ لە حەقیقەتی مەسئلەکان شارەزا بێ و خۆی بەهێزتر بکات لە سەرچاوەکان بۆ بەرپەرجدانەوەی هەر فکرێکی نامۆ کە دژی ئیسلام بوەستێتەوە. واتە دەکرێت دوکرۆ جان بڵێن لە میانی زۆربوونی ئیلحاد و فاحیشە و کاری نابەجێ بەرامبەر بە ئیسلام مسلمانان کاردانەوەیان بۆ شێوەیە دەبێت کە پەنا بنەبەر کتێبە ئاینیەکان و زیاتر برەو بە بواری ئاینی بدەن. بەڵێ مەفادەکەی ئەوەی کە عرزم کردی بە تەفسیل ئەوەیە کە خۆیان بەهرەمەند بکەن و خۆیان تەسلیح بکەن بە بەڵگەی پێویست و دروست بۆ بەرپەرجدانەوەی ئەو تەوژمانەی کە دژی ئیسلام خۆیانن و ئەیانەوێ ئیسلام نەکەدار بکەن تەمان میلەتی کوردیش میلەتێکی مسلمانە ئەوەی قبول هیچ کەسێک قبولی پێ ناکرێت بێڕێزی بکرێت بەرامبەر معتەقەدەی خۆی ئەوە حەقێکە هیچ کەسێک قبولیەکە هەر دیانەتێکی هەبێ قبولی ناکە ئەی مسلمان بۆ قبولی بکە ئەوش قبولی ناکە طبعاً جا لە بری ئەوەی کە دەست بداتە تفەنگ و تند و تیژی دەسەداتە کتێب و کتێبە کڕێ و ئەی خوێنێتەوە بە ئەڵێ ینی مواجهی فکر بە فکر ئەکرێت ناکرێ مواجهی فکر بە تفەنگ و بەمانە چون کە تۆ دوانە لە ناوبرد چواری تر پەیدا دەبێت متەئسیرێ بە بیرەکەیەوە بەڵام بەگەر بە فکر مواجهات کرد بێگومان ناجحترە و سەرکەوتوترە. ڕاستە ئێمە وەکو نەتەوەی کورد تا چەند بایەخمان وە گرنگجیمان بە مێژوو ئەدەب و کللتوری خۆمان داوە و بە تایبەتی شوێنەوار و گرنگی شوێنەوار چێ لای بەڕێزت. من زۆر گلەیم هەیە لە میلەتی کورد کە خۆ مەشەکەم تایە بەداخەوە میلەتی کورد دواکەوتوترین میلەتن لە ئیهتیمام نەدان بە کولتور لە تۆراث لە شارستانیەت بەڕاستی ئێستا یعنی ئێمە میوانێکمان دێ لە وڵاتێکی ترەوە لە مەغریبی ئیسلامی لە ئەوروپا لە جنوبی شەرقی ئاسیا شۆنوارێکی وامان نییە کە بتوانین یعنی وەکو پێویست حقیقەت و شارستانیەتی ئەم میلەتە نمایان بکا و بەرجەستەی بکا بۆی هەیە بە زۆر کەمە مەسەڵەن قەڵای هەولێرمان هەیە قەڵای هەولێر ئەوە چەند ساڵە هەر لەژێر تەعمیرایە هەر تەواو نابێت وانە هەزاران باڵەخانە چوون بەرەوسەر ئەو هەر لە شوێنی خۆیەتی ئێبا بە ئیتیمامی بدەن بە قەڵای هەولێر تەواوی بکەن بودجەی تایبەتی بۆ ئەوە بکەن بۆەوەی کە 4 میوانی ئەجنبیمان هات ئێمە پیشانی بدەین بڵێن ئەوە تا کوردستان ئەمە کوردستانە ئێرە پایتەختی هەرێمی کوردستانە پایتەختی کوردستانە هەولێر هەزاران ساڵە شارستانێتی تا بووە تەنها قەڵایەکە کە شارستانێتی لە نەبراوە قەڵای کۆنتر هەبووە لەم بەڵام هەجر کراوە تەرک کراوە عرزم کردن لە بەرنامەی پێشوە ئێمە قەڵای دوێنمان هەیە و مەقبەرەی دوێنمانەیە کە شوێنی سەلاحەدینی ئەیوبی و باوباپیرێتی نەختێک لە هەولێرە دوورە ئیهتیمامێکی پێ نەدراوە کە تۆ میوانێک بەریت شوێنەوارەکەی نیشان بدەیت مەسەلەن دەیان و سەدان قەڵامان هەیە لە شارە زۆرە ئیهتیمامیان پێ نەدراوەمی ئەڕۆخێت و کابرا ئەیکا بە مەزرعەیەک و ئەیکا بە هینێک و ینی پێویستە یاسایەکی تند لەو بوارە دەربکرێ و حکوومەتی هەرێمی کوردستان ئیهتیمامێکی زۆر زۆر گرنگ بدا بە بواری شارستانێتی کوردستان تەنانەت دەستخەتی کوردی مەلای کورد مامۆسایانی کورد شارەزایانی کورد ڕۆشنبیرانی کورد کە ڕۆشنبیرانی ئەڵێن ڕۆشنبیری کورد هەمووی مەلا بووە ینی ڕۆشنبیرێکمان نییە لە ماوەی 30 ساڵ لەمەوە بەرامەلا نەبوو بێ ئەوەیشی کە هەیە ئێستایش مەثەلەن هەر لە حوزرەی فەقێتی خوێندوێتی ئەوەی کە ڕۆشنبیریکی قەدیمی هەیە ئەم توراثی کووردە ئەم ڕۆشنبیری ئەم سەرچاوە دەستخەتانی کوردستان کە نووسراونەتەوە سەدان دەستخەت و هەزاران فارس دزی بۆ تاران هەزاران عەرەب ڕژێمی عەرەبی بەعسی دزی بۆ بەغدا ناوینا داری مەخطوطاتی صدام دار صدام للمخطوطات وانە بەخوا ڕەنگە دەیان هەزار مەخطوطاتی کورد مەلای کورد هەبێ لە ئەستەمبوڵ و لەمانە لە دیمەشق هاکەزا لە داری ئەسەد داری وەتانیای ئەسەد هەیە لە ئەزهەر لەوێ لە میسر هەیە هەمووی مەخطوطات هەتا ئێستا من چەند جار داوام کردو بەڕاستی بە نووسین بە داواکردن ئێسێش هەم دووباتێکەمەوە
بۆ خاتری خوا ئەوەی کە ماوە لە کوردستانە ئەو سەرچاوانە و مەخطوطات و دەستخەتە کوردیانە کە 300 ساڵ و 400 و 500 تا 1000 ساڵی تایە زیاتریش کەمێک ماوە دارێکی مەخطوطاتی کوردی بکرێتەوە و مۆزەخانەیەکی بۆ هین بکرێ و کۆ بکرێتەوە و لە یەک شوێن بپارێزرێ و حراسەتی هەبێ و ترتیبات بۆی کە میوانێکمان هات نەڵێن ئەمانە هیچ نین و ئەساڵەتێکیان نییە و نازانم چین 4 مەخطوطاتی پێ نیشاندا کە لە هەموو زانستە عەقلیەکان و نەقلیەکانە کە نووسراوەتەوە بڕوا بکە مامۆستا جەمال گرچی کاتەکەش کەمە پێم وابێ ئێمە کتێبێکمان هەیە کەنز اللەسین هینی شێخ ئەحمەد فائیزی بەرزنجی ڕەحمەت الله عەلەیه عالمێکی مەلایەکی کورد بووە 150 ساڵێک لەمەوە بەر تەقریبەن يعني حەوت زمان 12 فەن 12 علمە بە حەوت زمان نووسیوێتیەوە جەدۆ لە ئاوا علمێکە ئاوا علمێکی ترە ئاوا زمانێک ئاوا زمانی هیچ کۆمپیوتەرێکی سەردەم ناتوانێت ئەوەی کە ئەو مەلا کوردە نووسیوێتی دەیەوە خۆی مەفروزە کۆنفرانسێکی دووەلی لەسەر بەسرێت چۆن مەلایەک توانوێتی ڕووسی ئەڵمانی ئینگلیزی تورکی عەرەبی کوردی فارسی بزانێ بە تەلاقەت و لە ئەدەبی هەر یەک لەو زمانانە شعر بنووسێ شعر و ئەوە ئەەکەی شعرە ئەوە ئەەکەی مەتنێکی علومی ئیسلامیە يعني هەر عینی کەلیمەکانە ئەوە خوێنیتەوە غەزەل و شعرە بەیتی يعني شتێکی عجوبەیەکە سەدان کتێبی ئەوە من هەمووی فەوتا دزرا ئەوەی کە ماوە ئەوە چەند ساڵە حکومەتی کوردی حکومەتی کوردیە وانە پێویستە بیر بکاتەوە دەستگای کۆڕی زانیاری کورد کە دەستخۆشیان لەکەین سان حکومەتی کوردستان کە دای مەزران و تەواو لە هەولێر پێویستە بەشێک لە ئیحتیمامی کۆکردنەوەی دەستخەتەکانی کوردستان بێ تەمان دەستخەتی ژەوە نییە کابراە بڵێ وەرە 10,000 نار تێمەوە دەستخەتەکەتم بەرێ ئەو 300 ساڵە هەڵی گرتووە لە ماڵ ئەبەن عنجەت بە 10,000 و 20,000 نایدا بە تۆ وانە چکە دوژمنەکەی تۆ بە 10 ملیۆن لێ یەکڕێ بە 100 ملیۆن لێی دەکڕێ کە نەیداوە بە دوژمن تۆ حکومەتی کوردی تۆ خۆت بە پارەیەکی معقول کە ئەساڵەتی ئەویشی پێوە دیاری بە نەفەوتێ جۆ دەکەی مۆزەخانێکی بۆ بکرێتەوە و نمایان بکرێ و تحقیق بکرێ و دراسە بکرێ و ئەو وەختی ئەمەش شارستانیتمان وەکو هەر میلەتێکی تر دێتە بەرە. دکتۆر جان باسی دوژمنت کرد ئایا حەزانی کورد تا چەند ئەم شوێنەوەرەی کوردیان پەرپوت کردووە و بە ناشرینین لای دەسەڵاتی کوردی نیشانیان داوە لای کۆمەڵگەی کوردی بێبایەخیان کردووە. ناحەزانی کورد تەقسیریان نەکردووە دژی کورد لە هەجەماتی سەفەوی و عوسمانی کە وەختی خۆی کراوە کوردستان جێگەی شەڕی هەمویان بوو ینی شەڕەکەی خۆیان لە شەرقی ئەنەزۆل لێوە نەکردووە هێناونتە غەربی ئەنەزۆل ویلایەتی شەرقی ئەنەزۆل لەو لایشەوە لە تەورێز بەم لاوە نەیان کردووە هێناوێنێتە ئەملاترۆ هەر لە کوردستانە شەڕەکانیان کردووە طبعا شەڕیش وەکوڵێ حرب تحریق اليابس والأخضر تەڕوشک ئەسووتێ سەدان مەدارسی ئێمە سەدان مەکتەباتی دەستخەتی کوردستان لەو شەڕانە فەوتاوە و سووتێنراوە یا خۆی سوتاوە بە واسەی شەڕکوە بە عەمدەن سووتێنراوە خۆشمان مامۆستا جەمال خۆشمان شەڕی کورد لەگەڵ کووردا هەر هەبوو ئەم کولتورە سەقەتە هەر هەبوو واللهی شوێنی وایتەیە شەرەفنامەی بەدلیسی شەرەفخانی بەدلیسی بۆ قورئانە ئینسان ڕووی نایە بخوێنێتەوە چۆ سەیری دایرەة المعارفی ئەوەی کە نووسراوە هینی دکتۆر ئەحمەد شەنتەناوی و لیجنەکەی یا ئەوەی دایرەة المعارفی بۆتڕۆز بوستانی ئۆمانە لە مادەی شارە زۆرا بیخوێنەرەوە بزانە چەند شەڕ ڕووی داوە لە بینی کورد خۆیان دەیان ویلایەت بوون هەمووی دژی ئەو جا شەڕ طبعا زانست لە ناوە بە کتێبخانەکان ئەسووتێنێ یعنی ئێمە مەثەلەن لە هەڵەبجا دەیان جار کتێبخانەی ئێمە سوتاوە لە هەڵەبجا لە شەڕە لە شەڕی هێزەکانە لە شەڕی بەعسا لە شەڕی ئێرانە لە شەڕی ئەم هەمووە قەسف و ناپاڵم و ئەمە دزراوە ڕوخێنراوە طبعا مەکتەبە بەچی دەمێنێتەوە ئێستا وڵاتانی کە ئیستیقراری تایە ئەستەمبوڵ مەثەلەن سەدان ساڵ ئیستیقراری تایە لە بەرەو مەکتەبەکەی وەکو خۆی دەمێنێتەوە یا ئەوروپا بەڵام ئەگەر شەڕ نەبێت 10 ساڵ بێڵن ئەم کوردە بە ئاسوودەیی بژی 10 ساڵ دوژمن بێڵە لە 10 ساڵە قەبزەیەکی نەوعی دەکا بە ئیعتیادی تارانیش و ئەنقەرەیش و دیمەشقیش و بەغداش وەکوڵێ بۆ ڕەدا لە کوردەواری ئاڵێ ینی بەسەر هەموو یاسەرەکەوێ بەڵام 10 ساڵ بێڵن ئاسایشی ئەمنی و ئاسایشی اقتصادی بەرکەماڵوێ بەس دوژمن نایڵێ و خۆشمان دەرگا ئەەکەینەوە بۆ دوژمن لە بەرەوە ناتەباین کە ئێمە ناتەبابووین لەو دەرگاوە دوژمن دێتە ژووری وەکو چۆن شەیتان لە دەرگای حەسەد و
بەخیلی و ئێرەیی و نیفاق و دێتە ناو دڵەوە. ئەگەر کەسێک درۆ بکە شەیطانی درۆ و ئیمامی غەزالی فەرمێ چێتە دڵێەوە، یعنی وەسوەسەکەی شەیطان خۆی ناچێتە ناو جسم، جنۆکە بچێتە ناو جسم و ئەمانە بۆ ناچێتە ناو هینی مسلمان بەڕاستی، چونکە سوڵتانی نییە بەسەر ئەهلی ئیسلامە، بەسەر ئەهلی تەقوا. بەڵام وەسوسەکەیان ئەڕۆڵا وەسوسەی ئەچێتە هەر شوێنی دەماری خوێنی تابێ وەسوسەی شەیطانیی پێڕۆ. جا خۆمان دەرگاکە نەکەینەوە ئەو ناتوانێت. ئێمەش خۆمان دەرگا نەکەینەوە لە دوژمن دەرگاکردنەوەی دوژمن ناتەبایی خۆمانە. ساڵێ 10 ساڵ 20 ساڵ ناتەبادە بەسە ئیتر پێویستە دەستکەینە ملیەکە و ڕێز لە یەکتر بگرین، یەکتر بخوێنینەوە، خۆمان تۆکمە بکەین بۆ ئەوەی کە دوژمن ناتوانێت زەفەرمان پێ برێت. زۆر ڕاستە. دکتۆر گیان، تەسەوف کاریگەریەکی تەواوی لەسەر شارستانیەتی ئیسلامدا هەبووە کە بە تایبەتی لە ئەندەلوس و بەغدا و لاپەڕەکانی مێژوو گەواهی دەری ئەوەن کە باسی گەورە پیاوانی ئەو سەردەمایان کردووە و دوو خلافەتیان کردووە. پێم خۆش بۆ بپرسم ئایا تەسەوف چییە و پێناسەیەش تایبەت بەخۆی هەیە؟ تەسەوف وەکو ئەبوو نەعیم حافظی ئەسفەهانی تعاریفی زۆری کردووە، ئەهلی اختصاص حجەت الئیسلامی غەزالی و ئەبوو القاسمی قوشەیری و ئەبوو طالیبی مەکی و حافظ جەلال الدینی سوێتی و زۆرێکی تریش لە ئەهلی اختصاص زیاتر لە 1000 پێناسەی هەیە تەسەوف. سۆفی بە پێی حاڵ و مەقامی خۆی هەر کەسە پێناسەیەکی کردووە لە چ مەقامێکا بوو بێت. تەسەوف لە 3 شت پێک دێت طبعا. مصطلحاتە زاراوەکان، مقاماتە پلەکان و ئەحوالیشە. جا ڕێەکەوێ مەثەلەن لە مقاماتە کە چەندین مقامە لە تەوبەوە دەست پێ کاگەڕانەوە بەلای خۆ. مقامی یەکەمە هەتا عوبودیەت، آخر مقامە کە خوای تەعالا بە عەبدی خۆی قبوڵی بکەوە عەبدە. ئێستا ئێمە هەمومان عەبدی خواین، خۆمان وازانین عەبدی خوای تەعالاین، ئایا چنێکمان وەرگیراوین، مهم وێ وەربگیری. لەبەرەوە مقامی عوبودیەت بەرزترین مقامە لە علمی تەسەوفە. سۆفی سالیک هەوڵەدا لە تەوبە وردە وردە ئەچێتە ئینابە و ئەچێتە خەشیەت و ئەچێتە وەڕع و ئەچێتە زوهد و ئەچێتە تەقوا و مەراتیبی تەقوا و پاشان ڕەزامەندی بە قەزا و قەدەری و هەمووی مەقاماتە هەتا عوبودیەت. جا کەسێ مەسەلەن لە مەقامی ڕەزامەندیایە ڕەضایە، پێناسی تەسەوفی لەو مەقامی خۆیان کردووە. حاڵی عەرزم هەیە لەبەرەوە پێناسی تەسەوف زیاتر لە 1000 تعریفی هەیە. ئەوەی کە شاملترینیان بێ وەکو ئیبن القەیم لە مەدارج السالکینە نەقڵی کردووە، فەرمێ اجتمعت كلمة الناطقين في هذا الفن على أن التصوف هو الأخلاق. تصوف بريتي له روشت برزي. جنيدي بغدادي فرمي تصوف همي خلقي برز، خلقي رفيع. زانا يعني تصوف ايش أفرمون؟ تصوف بريتي له دو كلمة، التخلي والتحلي. تخلي يعني وازهنان للروشتي بد، تحلي يعني خرازان نو بالروشتي جوان. مثلا روشتي بد وكو درو، اما روشتي كي تشيه بدا وانيا روشتي كي خرابه. ابي اواز لي بيني لشويني كذب درو، ابي الصدق رازقوي بخيت شويني ضلي انسان، ابي بالفته بكي تزكيه بكي ببي نص قران قد افلح من زكاها. نفسي انسان بالفته بكري، يعني شي بالفته بكري تزكيه كعلمي تزكيه، تصوف القران بتزكيه هاتو وانيا للسنة بإحساننا وبراوة. لسردمي صحابة برسترين أبو القاسم قشيري للرسالة كده فرمي برسترين ناو أصحابي في قمر صحابية وين نبراون بصوفي، دواتر تابعية وين نبراون، دواتر الدنيا خلقي برو دنيا روشتو حكام برو ملذات وشهوات كومالك ويستيان لسر أصالتك بمنه مذهبي أهل صحابة شون بون أمانة ناو بران بأهل تصوف كشن وجهة نظرك هيك بونا الران تصوف يكي كان الله نصوف هاتوا يعني خوريان بيشاوش خوري لباسي فقيران بو لباسي أصحاب بو لباسي في غمر صلى الله عليه وسلم. حسني بصري فرمي حفتا صحابي بدري بخدمتي انقشتم كان لباسهم الصوف، هم يعني خوريان بيشابو لا أو تشاوان لوان كردو بعضي شلل صفية كم ورجراوش كأهل تصوف دائما صفية كمان لعبادتها.
بعضێکی شەڵێ لە سۆفەوە هاتووە 400 سەحابەی پێغەمبەر ئەهلی سۆفەیان پێدەگوترێ سلمانی فارسی و ئەبوو ذەڕی غەفاری و ئەبوو هورەیرە ئەمانە قیادیان دەکردن لە خواری لە پشتی حجوراتی پێغەمبەر سەڵەم لە پشتی مزگەوتەوە شوێنێکیان بۆ کردبوونەوە بە ڕۆژە جیهادیان نەکرد فی سەبیل الله نەک جیهاد ئەوەی ئەمڕۆ نا فی سەبیلی ماڵ و سەرۆت و سامان و ئەو شتانە جاه و حیزبایەتی و سیاست و ئەمانە نا فی سەبیل الله من قاتل لتكون كلمة الله هي العليا إن جاء أما في سبيل الله هناك الله صفوات وجاء ورده تعريفك زورا والله باشرين تعريف أويك تصوف بريتيلا التخلي عن الرذائل والتحلي بالفضائل وازهنان لهمو روشتكي بد لشوان قرت نوان خورا برازان دنوبة روشت جوانك هل سنتاي بوني إسلام وبوني هبو تصوف بوني هبو والله مكو زانستي كتدوين كرابه شوازي همو زانستكاني إسلامي دواتر تدوين كراو نسراوته مثلا علمي فقه علمي أصول فقه إسلامي علمي تفسير علمي حديث علمي مصطلحي حديث علمي تصوف علمي مغازي وسير أمل وكو وجود عمليك لسردمي في غمرها هبوها مهم علمانا والله وجود تدوينيكي بونا نوسينا وكي متأخرة بوشينا لو وقتها ما برجعوا تسرويك وكو زانستيك بينوسنا وشكا أصحابي في غمر صلى الله عليه وسلم ورسول الله فتري تشريع بو فتري جناب تزاني لكومالجيك لأو بري تخلف روشون لمعصية وجناه للناشارستانيتي ولا جهالة تبيجو ربو مجتمعك فر لإنسانية وكمال معرفة أما كاتي دبي وهروها دجمن دائما شريان بولا قال دجمنا تيان بيشاون هاتون تسر مدينة نهار برجعوا تسر أويك صحابيك تفسيرك بنوسيا مثلا يا زانسي تفسير علم التصوف يجدو وجودي هي وكهر علمي كتر وجودك عملي كهبوة ولا سردمي في غمرها همو بيادي كردو همو التصوف لا شيء بيقدر توبة شن آيات باسي توبة وأنا باسي خوف ورجايتي شن آيات باسي خوف ورجادك باسي عبودية زهد تقوى وأنا همو هلنجاوي كتاب وسنة بلا موجودة تدوين كي وكو هر زانستي كتر لدواتر حدودي صدو أو نصال لدواي هجري تدوين كراوته لسرتاي أو زانستانية كتدوين كراوة ومدرسة سعيدي كوري جبير يكم مدرسة بو مدرسة حسنية بصري كتابعين وهكذا مدرسة جنيدي بغدادي ومدرسة بلخ ومدرسة سمرقند أندلس عالمي إسلامي مدارسي تصوفي تيابوها موشي ولا إخوة دكتور جان شيخي الشبلي دلي تصوف دانشنا لقل پروردگار ببيخمي وبرز دلي الوقوف مع الله بلا هم بلا هم ونص عربك برز شد باست كركا لسرتاي بوني إسلام وتصوف هر هبوة أي بوتي بشي ريباز مبدأ كان كدجي تصوف دوسنا لنا خوانواريانا وننا حالبوني أنا بداخل وننا نخوان دنوي سيرتي أصحابي في غمرة صلى الله عليه وسلم إسمى باس ما كنت بشك لواني كوتوانا تصوف للصفة وهاتوا أهل الصفة 400 صحابة بون بسوچوا ساعته يا لجهاد بون كجهاد نبو بهاتون تو ذكر فكري ان كردو تسبيحات ان كردو عبادتي ان كردو لو شونا لو زاويه كزاويه كي مزغوت بو هل سر او اساسيش زاويه لتنشتي مزغوت او دروس كراو بيان قلت زاويه رباط يا خانقاياتك هل سر او اساسيه بوشي جيش كراوته ولا مزغوت چونك بعض شد لمزغوتها بادبيه وكون عن خواردنو كراهتي هي خوتنو اگرچی درسته بلام كراهتي هي انسان عن خوق يا قصي فضل بكاو يا أو بكا بلام لوي أتواني أو شتانه بكات مثلا أو أحكام المزجود جواز قال أحكام مكاني ترى هذا لسردمي في غمرها والله أمان كرخنا دقرن براسي رخنا لكيا دقرن يجزانان بو بين العالمي إسلامية كصوفي نوبي لهر سؤال مذهبي أهل السنة والجماعة يعني كي رخنا حتى مثلا باسي ابن تيمية ذكره رحمه الله دو مجلدي لفتاوى كان يتصوفهم يعني باسي ابن القيم أو برانا ديكن ابن القيم شندين كتابي تصوفي هيك لو أنا كتاب الروح باسي تصرفي روحي أوليائك أو لمعة لماك دواي مردنيشي كيسا بيخو النوان كافرية كان يكسر باسي مدارج السالكين هي شوار برقة لسر منازل السائلين ماتن نسيوتي خاوني متنك
چوار بەرگە لە علمی تەسەووف مەدارج السالكين مەدارجی سالكين ئەهلی سلوک هەتا گەشتن بە مەقاماتی ئیاکە نەعبود وإياك نستعين يعني هیچ زانایەک نەبووە. ئیمامی شافعیە أو تا فرمي فقيها وصوفيا فكل ليس واحدا فإني وحق الله إياك أنصح. همويا إمامي مالكي كري أنس كتابعين أمانة فرمي من تفقه ولم يتصوف فقد تفسق ومن تصوف ولم يتفقه فقد تزندق ومن جمع بينهما فقد تحقق. هكذا أحمدي كري حنبل مرشدك شيخي شبلي بوك توباست كرت. إمام الشافعي مرشدك لتصوف وكيع كري جراحي بصرية فرمي شكوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي وقال لي بأن العلم نور ونور الله لا يهدى للعاصي. دكتور جاندران زۆربەی کورد ڕێبازی تەسەوفیان هەڵبژاردووە بۆ دینداریکردنی خۆیان. هۆکارەکانی چین و کورد لە هەڵبژاردننی ئەم ڕێبازە تا چەند سوودمەند بووە؟ حقیقت سەرچاوی گرتووە لە کتاب و سنەوە. کورد مسلمان بوون بە کتاب و سنە بە قورئانی پیرۆز بە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام. سیرەکەی لە قورئانی پیرۆزە احتیمامێکی زۆر دراوە بە زانستی تەسەوف کە بەشێکی زۆری تەرخان کراوە بۆ تەهذیبی نەفس. قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى قد أفلح من زكاها وقد خاب من دساها. زانستی تەسەوف یاخود زانستی تەزکیە یا زانستی ئیحسان یا زانستی قەلب هەر یەک لەم ناوانە کە زیاتر لە 100 ناوە من لە کتێبێکە ئەوەم کردووە بەڵام هێشتا بە چاپم نەگەیانەوە. ینی هەموو سەرچاوی کە میلەتی کورد مسلمان بووە لە زانستەوە مسلمان بووە مەلای گەورەی تیا بووە. سەیری خوێندنەوەیان کردووە بە قورئانی پیرۆز بۆ سنەتی پێغەمبەر سەلەم سەیریان کردووە جانیبی ڕۆحی ئەبێ تەسلیمی خوای تەعالا بێت ئەبێ ئینسان لە دەرونیا تەسلیم بێت نابێ زمانی شێوازێ بێ و دڵیشی شێوازێ بێ. زانستی تەسەوف دڵ تەسلیمەکە جانیبی ڕۆحی لە ئینسانە بەرکەماڵ ئەکات و ئاسوودەیی ڕۆحی و نەفسی ئەبەخشێ بە ئینسان. وەختێک کە ئینسان ئەزانێ نوێژەکەی لەو نوێژانە بێ کە تەنها عن الفەحشاء والمنکەر وەختێک بە قەلب و قالب بە جەستە و بە ڕۆح بە دڵ لە خزمەت حەق تەعالا نوێژەکەی بکە ئاگەی لێ بێ. لەبەر ئەوە زۆر دانیشمەند و زانابوون ڕێبازی تەسەوفیان هەڵبژاردووە بۆ سەیر و سلوکی ڕۆحی معالمی ڕۆحیە لە کتاب و سنەوە وەریان گرتووە. پاشان شافعی مەذهب بوون. ئیمامی شافعی تەشریفی هێناوەتە کوردستان زیاتر لە 2 ساڵ وەکو مامۆسای مدەڕیس لە جەواهیرەکەیە دەفەرمێت جەواهیر الکەلام لە عەقایدی ئەهلی ئیسلام وەسەر ئەوەی باس کردووە محققی کتێبی الرسالة في أصول الفقه إمام الشافعيش هەر باسی کردووە غیری ئەوانیش 2 ساڵ لە بینی هەولێر و دیاربەکر ئیمامی شافعی مناظراتی سازداوە. ئیمامی شافعیش مەذهبەکەی مەذهبێکی معتەدیلە مەذهبی وەڕەعە تەسەوفی ژعنی وەڕع و تەقوا یعنی خۆپاراستن لە شتی زۆر بەسیط بۆ ئەوی نەکەویتە شتی حرامەوە. ینی فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه. مثلا أما حلالة بەڵێن دەهەنگاو ئەڕۆی حرام دەست پێ ئەکا لەوێەوە 5 دەهەنگاوت تۆ بۆ هەیە لە ڕووی ظاهری شەرع و بڕێی بەڵام لە ڕووی تەسەوفەوە کە باڵتینی شەرعە 5 هەنگاو زیاتر نابێ بڕۆی نابێ زۆر نزیکەویتۆ لە حرامەکەەوە زۆر نزیک کەوتنەوە ڕەنگە وردەوردە بکەویتە ناو حرام بەڵام ئەگەر 5 هەنگاوی ما خۆت گرتەوە ئەمە بابی وەڕعە. ئەو زانستی تەسەوف ئەهەمیەتی پێدا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ڕووماڵات مەبەنە لە وەڕی کەسێکی ترەوە نزیکی مەکەنەوە کە نزیکتان کردەوە ڕەنگە بچێت بۆتان نەیەتەوە بەڵام ئەگەر لە دوورەوە ڕاتان کرد ناتوانین. ئینسان نەفسی ئینسانیش ئەفەرمێ وەلا تەقڕەبوا الزنا نزیکی مەکەونەوە نافەرمێ وەلا تەفعەلوا مەیکن نزیککەوتنەوەی زینا چییە؟ ئەوەی نابێ ئەبێ نەزەری حرام خۆت پارێزی ئەو شتانەی کە ڕێگەن بۆ ئەوە هەر لە ئەوڵە شەرع فەرمێن ئەبێ نزیکی نەکەویتەوە چکە ئەگەر نزیکی کەوتیتەوە ئەوی تریشان ڕوەدا هاکەزا کوشتنیش هەروایە محەڕەماتی تریش. لەبەرەوە زانستی تەسەوف ئەم وڵاتە کە مەذهبی ئیمامی شافعیش خۆشی هەر مەشهورە مەذهبی وەڕع و تەقوا و ئەمانە بووە و زۆرێک لە ئەهلی سەلاح سەبەبێکی تر ئەوەیە لە ئەولیای خوا لەم وڵاتە خوای تەعالا بەهرە ئەم ناوچەی کوردستانی گەورەی
بەهرەمەند کردووە بە بوونی ئەو متتەقی و خواناسانە و زۆرێکی لە سادات وەختی خۆی لە زۆر و زەنگی هەندێک لە بەنی ئومەیە کە هەڵاتون کوردستان ئیوای کردوون ئەوانش سەرچاوی ئەهلی تەسەووف و عیرفان بوون پیان وترێ بنەماڵەی سادات ئەوکو بەرزنجەکان و وەکو غەیری ئەوانش لە گەرمیان و کێستانە بڵاو بوونەتەوە ئەوانش پیاوی خوا بوون و خواناسی گەورەی ئەهلی تەسەووف بوون لەوانیشەوە وەریان گرتووە ئەوە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە میلەتی کورد میلەتێکی سۆفی بێ بەتەبع مەشرەبی سۆفی بێ وەلەو ڕێبازانەیش زیاتر ڕێبازی قادری شێخی گەیلانی و ڕێبازی نەقشەبەندی شێخ محەممەدی بوخاری ڕەحمەتی خوای لێ زۆلنوونی مسری دەڵێ سۆفی ئەو کەسەیە کە داواکاریەکان ماندووی ناکەن و ڕوتانەوەش بێزاری ناکەن. ئایا بۆ ئێستا کۆمەڵێک کەسایەتی ناو سۆفیەکان تەسەوف دوورکەوتنەوە تۆلی دەڵێن تێکەڵ بە ململانی سیاسی و پەرستنی مرۆڤەکان هاتووە؟ بەداخەوەی ئێمە چۆن ڕەخنەمان گردوتوان خەڵکێک بە ناوی سەلەفیەتەوە سەلەفی صالح ئەگەر وا بێ ئەوە ئەهلی تەسەوف ئەوەیە خەڵکێکیش بە ناوی تەسەوفەوە هاتووەتە ناو خزاوت خۆی خزانوەتە ناو ڕێبازی تەسەوف کە تەسەوف بەریئە لێیان بەڕاستی مەسالێکی جارێ تەسەوف ئەهلی سونەت و جەماعەت هەر کەسێ ئاعتیقادی غێری ئەهلی سونەت و جەماعەتی هەبێ خۆشی ناو نابێ سۆفی یا دەروێش ئەوە بەریئە لێی بەڕاستی هەر عەقیدەیەکی ترێ هەبێ وەکو تەشەیوع وەکو اعتزال وەکو جەبری وەکو قەدەری وەکو هەر اعتیقادێکی باطل کە لە فیرەقی گومڕاکان ئەوە بەریئە دعوا ئەبێ لەگەڵ سلوکایەک بگرێتەوە. شیوخی تەسەوف لە کوردستانە مەدارسی علومی شەرعیانە بۆ ئێستا بیارەی شەریفە بنمونە لە پاڵ مەدرسەی تەسەوفا مەدرسەیەکی علومی شەرعیشان تەسیس کردووە بۆچی بۆ ئەوەی کە سۆفیەکە ئینحراف نەکە بەلایەکی ترە چکە ڕێبازی تەسەوف ناسکە ئەبێت دایمە مقەیەد بێ بە شەریعەتی ئیسلامەوە. هەندێکیش ئیتیهامی ئەهلی تەسەوفەکەن بە مەثەلەن شەخص پەرست نییە مەسەلەکە ئەوەیە کە تۆ پێویستە لە ڕێی مامۆستایەکەوە تۆ حاڵی بکە لە دینی حەق ئەو مامۆستایە وەسیلەی توێ قورئانە فەرمێ ئەی ئەو کەسانی کە ئیمانتان هەیە تەقوای خوا بکەن عیبادات کەن وەبتەغوا ئیلەیه الوەسیلە ئەگەر ویستان بگەن بەخوای تەعالا وەسیلەیەک بگرنە بەر بەبێ وەسیلە تۆ ناگەی بەخوای تەعالا وەسیلەی ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەسوول الله بوو وەسیلەی تابعین ئەصحابی پێغەمبەر هەکەزا تا ئەم سەردەمم من قورآن فەرمێ ومن يضلل فلن تجد له وليا مرشدا هەر کەسێ خوا گومڕای کرد وەلیەکی نابێ مرشدێکی نابێ ئیرشادی بکە مرشدێکی حەق بەڵام کەسێک داوای تەسەوفەکە باتیلە دنیا خۆرە حرام خۆریەکە تێکەڵی باتیل بووە تێکەڵی حرام بووە ئەتواری ناشرینی هەیە وە سۆفی نییە ئەوە متەسەویفیش نییە متەشەبیهش نییە بە متەسەویفەوە بەڵکو ئەوە کەسێکی مخادعە لایداوە حقیقت لە ڕێبازی ئەهل الله کە ئەو تەسەوفی حەق ئەوەیە کە ئەو شەخصە لە سەیر و سلوکە لە ڕەوشت و گفتار و ڕەفتاریە بەموو لە شریعەتی پیرۆزی ئیسلام لانەدا میزان بکرێ بە میزانی ئیمامی شەعرانی وەکو کتێبێکی هەیە ڕەفتار و گفتاری مەوزون بێ لەگەڵ میزانی شەرع. دکتۆر جان پرسیارمان زۆر ماوە بەڵام کاتی بەرنامەکەمان تاو تۆشمان زۆر ماندوو کرد داوای لێبوردن دەکەین پێمان خۆش بەگە لە کۆتایی شتێکت ما بێت. زۆر سپاسان دەکەم و بەخێراتتان دەکەمەوە دووبارە و یاخوا بەخێر بێن و هیوادارین ئەم جۆرە بەرنامانە زیاتر برەوی پێ بدرێ و ئینشاءالله کاریگەری دەبێت لەسەر کۆمەڵگەی کوردستان و هیوادارین ئینشاءالله بەعزێکی ئامۆژگاری تیابوو بۆ ڕاعیش و بۆ ڕعیەیش ئامۆژگاریەکان وەربگیرێت چونکە تەنها نیەتمان ئیصلاحە وەکو قورئانە فەرمێ ئین ئوریدو ئیلا الإصلاح ما استطعت خوای تەعالا ئێوەش پایدارکە و زۆر زۆر سوپاسان دەکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بینەرانی یاز و خۆشەویست لێرە داهاتینە کۆتا پرۆگرامەکانی بەرنامەی لاپەڕا هیوادارین سوودێکمان گەیان دەبێت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست سەبارەت بە ژیان نامەی کۆمەڵێک نووسەری گەورەی کورد و کەناڵی دیمەنیش هەردەم پاڵپشت بووە لە بەڕێوەچوونی پرۆگرامی پەروەردەیی و ئەدەبی و ڕۆشنفکری و لە ماوەی داهاتوشدا کۆمەڵێک بیرۆکە و بەرنامەی جیاواز و جوان هەن لە تەلەڤیزیۆنی دیمەن چاوەڕوان بن بە زیاتر دەوڵەمەندکردنی بواری ئەدەبی و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی
بۆیە لێرەدا بە باشم زانی کە سوپاس و پێزانینی خۆم ئاراستەی ئەندامانی خێزانی دیمەن بکەم کە بەگڕوتینەوە هەردەم کار دەکەم بەیەکەوە و زۆر زۆر سوپاسی کاک یونس و کاک محەممەد بکەم کە هەردەم بەگڕوتینەوە لە پشت کامێرا ماندوو بوون لەگەڵ بەرنامەی لاپەڕا و سەرپەرشتیاری گشتی و بەڕێوەبەری کەناڵی دیمەن کاکتەها بکەم کە ئەویش بە هەموو شێوەیەک پاڵپشت بووە بۆ ئەوەی لە نوقسانی و کەم و کوڕیەکانی بەرنمەکەمان هەردەم بەهانەمانەوە هاتووە و ڕێز و سوپاسی جەمال جەباری قبول بفەرمونون و لە کەم و کوڕیمان ببورن بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ تا پرۆگرامێکیکە.